ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی ئەڵمانیا ڕاگەیەندرا بەڕێز فدرارد هۆگور سەرۆکی ڕێکخراوی هەماچەشنی لیبرال لە ڕێگەی زوومەوە لەبەری نەمەوە لەگەڵمانە. سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. کاریگەری ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمان لەسەر ناوخۆی ئەڵمانیا چۆنە بێ؟ بەڵێ هێشتا ئێمە چاوەڕێی ئەنجامە فەرمیەکان دەکەین و AFDT تاوەکو ئێستا کە دووەمی بەدەستهێناوە و پێمە چاوەڕێ دەکەین کە SPD و AFD لەوانەیە ببنە هاوپەیمان لەگەڵ پارتی براوی یەکەم پارتی پارێزگاران و بۆ ئەوەی بتوانن لە هەر حاڵەتێکدا ئەگەر نزیک بنەوە لەو ئەنجامەی کە زۆرینە بەدەستبێنن بتوانن حکوومەت تەشکیل بکەن. بەڵێ بەم ئەنجامە پێگەێنانی حکوومەتی نوێی ئەڵمانیا ئاسانە بێت یاخود قورس؟ بەڵێ تاوەکو ئێستا دوو بژاردە هەیە. ئەگەر پارتی پارێزگاران لەوە هەروەها پارتی SPD بتوانن زۆرینە پێک بێنن ئەگەر ڕێکەوتنێک بکەن دەتوانن حکوومەتی داهاتوو پێک بێنن. بەڵام لە کۆتاییدا ئەو کێشەی ئێمە هەمانە ئەگەر پارتی چاپ وە پارتی ڕاستڕەوەکان بەهێز نەبن نەتوان زۆرینە پێک بێن ئەمە دەبێتە کێشە. باشە بۆچی پارتەکەی شۆڵز دۆڕا هۆکارەکان چی بوون؟ ڕاوێژکاری ئەڵمانیا بوو بۆ خولە خوری پێشوو. ئۆلاف شۆڵز ئەوەی نیشاندا کە ناتوانێت چارەسەرێک بۆ کێشەکانی داهاتوو پەیدا بکات تا ڕادەیەک حکومڕانیەکەی کێشەی تێکەوت و هەروەها دابڕان و جابوونەوەیەک لە حکوومەت و لە هاوپەیمانیەکەی پێکات ئەمەش وای کرد کە ببێتە کێشە و بێتە دۆڕانی. باشە دوای ئەم ئەنجامەی هەڵبژاردن ئەڵمانیا ینی چۆن ئەمێنێتەوە دۆخی سیاسی ئەڵمانیا وەکو خۆی ئەمێنێتەوە یاخود گۆڕانکاری بەسەرایەت؟ دەبێت لەگەڵ SPD پارتی سۆسیال دیموکرات هاوپەیمانیەک پێک بهێنێن و زۆربەی سیاسیەکانی پارتی سۆسیال دیموکرات تا ڕادەیەک ئاڵۆزن لە مامەڵەکردن لەگەڵ پارتەکانی دیکە. ئەگەر بۆ نمونە پرسەکە بێتە پرسی ئۆکرانیا و AFD چاوی لەوەیە کە هاوکاریەکانی بۆ ئۆکرانیا ڕاگرێت. زۆر باشە. ئەنجامی هەڵبژاردنەکان لە دەرەوە پەیوەستە بە شەڕی ئۆکرانیا یاخود ینی چه هۆکارێکێک کە ئەنجامی هەڵبژاردنەکان بەم شێوەیە بووە؟ دەتوانی پرسیارەکە دووبارەکەیتەوە بێ زەحمەت؟ ئەنجامی هەڵبژاردنەکان لە دەرەوە پەیوەست بە شەڕی ئۆکرانیا و پەیوەندیەکان لەگەڵ ئیدارەی ترامپ چ کاریگەریەکی ئەبێت لەسەر داهاتووی ئەڵمانیا؟ بەڵێ سەبارەت بە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا ئەڵمانیا ناتوانێت بەبێ ئەمریکا بتوانێت ببێتە هێزێکی بەهێز و پاڵپشتیکاری ئۆکرانیا و کاتێک کە ئێستا ئیدارەی ترامپ هاتووەتە سەر حکوم ئۆلاف شۆڵز بەتەنیا پێشتر پشتیوانی خۆی بۆ ئۆکرانیا دەربڕی و ئەمەش تا ڕادەیەک بووە هۆی ئەوەی کە دابڕانێک ڕووبدات لە حکوومەتەکەی و لە ئەڵمانیا و ئێستا ئۆلاف شۆڵز با بڵێن پێشتریش چاوی لەوە بووە کە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بەهێزتر بکات. بەڵێ فدرارد هۆگۆگی ینی پارتی پارێزگاران سەرکەوتنی لە هەڵبژاردن تۆمار کرد و دەڵێت شۆڵز لاواز بوو لە چارەسەری کێشەکانی ئەڵمانیایە. بۆ داهاتوو
ئەڵمانێکی جیاوازتر لە ئەڵمانی ڕابردووە بینین لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەوروپایە لە ڕووی پێگەی ئابووری و سیاسیەوە لە ئەوروپادا. بەڵێ تاوکو ئێستا پارتی پارێزگاران ئەوەی نیشان داوە کە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا بەهێزتر بکە. ئێستا دۆناڵد ترامپ سەبارەت بە جەنگی رووسیا و ئۆکرانیا هەڵوێستی خۆی ئاشکرا کردووە و لێرەدا ئەڵمانیا و ئەو پارتانەی کە بوونەتە براوە چاویان لەوەیە کە ئاسایشی ئەوروپا و ئاسایشی ئەڵمانیا بپارێزن. بەڕێز فدراد هۆگۆکی سەرۆکی ڕێکخراوی هەمە چەشنی لیبرال سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.